کوردستان ئەو هەرێمە ئێتنی و فەرهەنگی و کەلتوریەیە ئەوەی هێزە کۆلۆنیالیەکانی ئەوروپایی لە سەدەی 20دا دابشیان کرد و سنوورەکانیان لەگەڵ سووریا و تورکیا و عێراق و هەروەها ئێران پێکەوە گرێدراون. هاوڵاتیان لە هەرێمی کوردستانی عێراق دەڵێن ئەوان شایستەی ئەوەن وڵاتی تایبەت بە خۆیان هەبێت. بڕوام وایە ئەو خەڵکانەی زمان و ئاین و مێژوێکی هاوبەشیان هەیە مافی خۆیانە ڕفراندۆم بۆ سەر بەخۆیی ئەنجام بدەن و وڵاتی خۆیان ڕابگەێنن. فشارە نێونەتەوەکان لە هەڵکشاندان بۆ دواخستن یان ئەنجام نەدانی ڕفراندۆمەکە. وڵاتانی خۆرئاوا مەترسی ئەوەیان هەیە ڕفراندۆمەکە لە ئێستادا سنگ خستنە سەر شەڕ لە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی لا بدات. هاوکات هەندێ لە وڵاتانی هەرێمی وەک تورکیا ڕفراندۆمەکە بە هەڕەشەیەکی ڕاستەوخۆ لە قەڵەم دەدەن کە ڕەنگە ڕفراندۆمەکەی کوردانی عێراق هانی کوردانی جوداخوازانی تورکیا لەو وڵاتە بدات. بە پێی شیکارە سیاسیەکان و تەنانەت ئاماژەکانی هێزەکانی هەشتی شابی کە گوتیانە ڕەنگە شەڕ و پشێوی لە ناوچە کێشە لەسەرەکان بەرپا بێت واتە لەو ناوچانەی هەر یەک لە بەغدا و هەولێر بە خاکی خۆیانی دادێنێن. لە ئەنگرانی ئەنجامدانی ڕفراندۆمەکە لە کوردستانی عێراق دەڵێن ڕاگەیاندنی سربەخۆیی دەرئەنجام سوودەکانی لە مەترسیەکانی زیاتر دەبێت. دوای ئەنجامدانی ڕفراندۆمەکە و ڕاگەیاندنی وڵاتێکی سربەخۆ ئەو دەمە ئابووریمان باش دەبێت و دەتوانین هاوشێوەی وڵاتانی دیکە ئێمەش ڕێکەوتنی فەرمی بازرگانی لەگەڵ وڵاتانی سەرانسەری جیهاندا بکەین. ڕابەرانی کورد لە ڕابردوودا بڕێک ئامادەییان پیشاندا بۆ دواخستنی ڕفراندۆمەکە بەو مەرجەی کۆمەڵگەی نێونەتەوەی دڵنیایی پشتیوانیان پێ بدات بۆ سربەخۆیی لە ئایندەدا. بەڵام زۆرێک لە دەنگدەران لێرە دەڵێن نایەنەوێت ڕفراندۆمەکە دوا بخرێت و چیتر چاوەڕوانی بکەن.